ماوەی 6 مانگا لە پارێزگاکانی دیکەی عێراق فۆڕمی نوێی خۆراک بە هاوڵاتیان دراوە. بەڵام لە کەرکوک وێڕای ئەوەی لە ساڵی 2019 فۆڕمی خۆراک تازە نەکرایەوە، پێدانی فۆڕمە نوێیەکەی خۆراک بۆ ساڵی 2020-2021 تا ئێستا دواكەوتووە. وەکتیمی کوردسات نیوز سەردانی لقی سەرەکی تەموینی کەرکوکمان کرد، بەڵام لێرەدا هاوڵاتیان زانیاریەکی نوێیان پێداین. ئەویش تەواوی ئەو خێزانانەی دوای ساڵی 2003 گەڕاونەتەوە کەرکوک پێویستە پەنجەمۆر بکەن بۆ وەرگرتنەوەی فۆڕمە نوێیەکەی خۆراک. 2003 هاتین وای سێ کێشەیان دروست کردە بۆ ئەوانەی کە ئەگەڕێنەوە هین مادەی 140. وەڵی کێشەیان دروست کردووە ئیتر نازانم. باشە ئێوە ئەمڕۆ هاتین بۆ ئێرە داوای ستان لێ یەکەن؟ وەڵا داوای تێیسەکەنمان لێ یەکەن، داوای ئیستمارەمان لێ یەکەن. ئیتر ئەم مناڵە لەکوێ لەدایک بووە و هەنێ پرسیارەکەن وەلحاصل گێچەڵە. ئەمە لە 2003 گەڕاینەوە بۆ گوندی فەرخان ناحەی لەیلانی. ئەنجا ئیسا داوای فۆڕمەکەمان یەکەن، فۆڕمی تازە دەرچووە، فۆڕمەکەش ئەبێ پەنجەمۆرکەی دوای نادەنەوە تا پەنجەمۆر نەکەی. ئیسا هاتوین معاملاتەکانمان تەسمی کردووە و فۆڕمەکەمان وەرگرتووە و تەوا. بۆ وەرگرتنی هۆکار و زانیاری زیاتر هەوڵماندا لێدوان لە بەڕێوەبەری تەموینی کەرکوک وەربگرین، بەڵام ئامادەی لێدوان نەبوو. بەپێی چەند سەرچاوەیەک دواخستنی پێدانەوەی فۆڕمی خۆراک لە کەرکوک و ناوچە دابڕێنراوەکان هۆکارەکەی وردبینی ئەمنی بووە. ئێستاش فەرمانی پەنجەمۆرکردنی ئەو خێزانانەی دوای ساڵی 2003 گەڕاونەتەوە لە وەزارەتی بازرگانی عێراقەوە دەرچووە. کەڕۆن محەممەد، کوردسات نیوز، کەرکوک.